دادخوازان ڕێوشوێن و تاکتیکی سەرکوتگەریەکانی ڕژیمیان پوچەڵ کردوێتەوە. 3 ڕۆژی ماوە بۆ ساڵیادی قەتڵی حکوومەتی ژینا. ڕژیم ڕێوشوێنەکانی سەرکوتگەرانەی خۆی بە مەبەستی پێشگرتن لە هەر چەشنە چالاکیەکی وەک مانگرتنی گشتی و کۆبوونەوەی دادخوازان و خەڵکی ناڕازی لەسەر گۆکۆی گیانبەخت کردووان بە شێوەیەکی بەرچاو پەرە پێداوە. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوودا لە سەرتاسەری ئێران هەڕەشەکردن لە ئەندامانی بنەماڵی دادخوازان، دەست بەسەرکردنی بەشێکیان، دانانی کامێرای چاودێری لە هەموو شارەکان و لەو شوێنانەی کە پۆلیس پێی وایە دەبنە شوێنی کۆبوونەوە و ناڕەزایەتی و هەروەها ڕەوانەکردنی بە ئاشکرای هێزێکی زۆر و پڕچەک بۆ کوردستان و مانۆڕی ئەو هێزانە لە ناو شارەکان و دانانی خاڵی پشکنین لەسەر ڕێگای چوونە ژوورەوەی هێندێک لە ئارامستان و شارەکان بەشێکن لەو ڕێکارانە. بەپێ ئەو هەواڵانەی کە تا ڕۆژی 21 خەرمانان بڵاو بوونەتەوە، 70 کەس لە بنەماڵە داغدارەکانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینە لەلایەن سەرکوتگەرانەوە دەست بەسەر کراون و باقی ئەندامانی ئەو بنەماڵانە و لە سەروی هەمویانەوە بنەماڵەی ژینە کەوتونەتە بەر هەڕەشە و زەخت و زۆر و لێپرسینەوە. لە چەند ڕۆژی ڕابردوودا هێزە ئەمنیەکان هەموو ڕۆژێک بە شێوەی ڕاستەوخۆ و بە تەلەفۆن پەیوەندیان بە ئەمجەد ئەمینی باوکی ژیناوە کردووە و هەڕەشەی دەستگیرکردنیان لێ کردووە. ئەمجەد و هاوسەرەکەی واتا موژگان ئفتخاری ڕایانگەیاندبوو کە ڕۆژی 25 خەرمانان لەسەر گۆکۆی کچەکەیان ئامادە دەبن و لەگەڵ دۆستان و ناڕازیانی خەباتکار بە شێوەیەکی هێمنانە وەک کچی ئێران یادی بەرزە ڕادەگرن. سەرکوتگەران لە ڕێگەی هەڕەشەی بەردەوام و ڕاستەوخۆ دەستگیرکردنی خاڵی ژینە و هەروەها دادگاییکردنی پارێزەری بنەماڵەکەی زۆرترین گوشاریان خستوەتە سەریان بۆ ئەوەی ناچاریان بکەن بانکێشتنامەکەیان هەڵبۆشێننەوە، بەڵام تا ئێستا تیرەکانیان لەبەرد کەوتووە. لە 25 خەرمانانی ساڵی 1401ەوە تا ئێستا زیاتر لە 530 بنەماڵە بە ژمارەی دادخوازانی پێشووی دژ بە کۆماری ئیسلامی زیاد بووە و هەر بەو ڕادەیەش گوشارەکانی حکوومەت بۆ سەر ئەو بنەماڵانە بەردەوام بووە و لەم ڕۆژانەدا بە چەند قات زیاتر بووە. بەڵام ڕژیم لەگەڵ خۆڕاگری سەربەرزانەی ئەو بنەماڵانە بەرەوڕوو بووەتەوە. کاربەدەستانی دام و دەستگا سەرکوتگەرەکان کاتێک لەگەڵ خۆڕاگری ئیلهام بەخشی لەو شێوەیە بەرەوڕوو بوونەتەوە، پەنایان بردووەتە بەر شکاندن و شێواندنی بەردی سەرگڵکۆی گیانبەخت کردوانی شۆڕشی ژن ژیان ئازادی. مێهرداد ئاغا فەزلی باوکی یەڵدا ئاغا فەزلی قوپشاندنێکی تەمەن 19 ساڵ کە مانگی خەزەڵوەری ساڵی 1401 دەست بەسەر و چەند ڕۆژێک دوای ئازادکردنی بەهۆی ئەو ئازار و ئەشکەنجەی کە لە دژیان بەکاریان هێنابوو گیانی لەدەستا، لەم پەیوەندیەدا وتی هەرچەندە دەتەوێت بیشکێنە و لە ناوی ببە، دڵنیا بە بەم کارەت ناوی کچەکەم گەورەتر دەکەیت، 1000 جار بیشکێنی و لە ناوی ببەی سەر لە نوێ چاکی دەکەمەوە. خۆڕاگری لە بەرامبەر گوشارەکان و کردەوەی نامرۆڤانە لە دژی ئەندامانی بنەماڵە دادخوازەکان بەشێکە لەو خۆڕاگریە دەرەوشاوەی کە لەلایەن خەباتکارانی قارەمانی ناو زیندانەکانەوە بگرە تاشار و گوندەکانی ئێران شاهیدی بووین. هەر لەم پەیوەندیەدا چوار ڕێکخراوی کرێکاری و خانەنشینی لە سەروبەندی ساڵیادی قەتڵی حکوومەتی ژینادا لە ڕاگەیاندراوێکدا نووسیویانە لە مانگی خەرمانانی ساڵی 1401دا کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێشی ئێران داستانێکی قارەمانانەی گەورەیان تۆمار کرد. ئێمە یادی ئەو ڕۆژە پیرۆزانە بەرز ڕادەگرین، یادی ئازیزی ئەو کوڕ و کچ و ژن و پیاوانەی کە بەردەوام لە پێناو ماف و داخوازیە سەرکوتگراوەکانیاندا لە دژی ستەم و چەوسانەوەی سەرمایەداری و سەرەڕۆیی دینی خەباتیان کردووە و هەروەها یاد و بیرەوەریەکانی مەحسا ژینا ئەمینی و ئاخێزی شۆڕشگێڕانەی ژن ژیان ئازادی لەبیر ناکەین. لاوان و کومیتە شۆڕشگێڕەکانیش ڕۆژی 11 سپتامبر بەرابەر لەگەڵ 20 خەرمانان
بەیاننامەیەکیان سەبارەت بە ساڵیادی بزوتنەوەی ژینا بڵاو کردەوە و لە بەشێکی لەو بەیاننامەیەدا نووسیویانە دەبێ ئەوە بزانین کە لەگەڵ ڕووخانی کۆماری ئیسلامی شۆڕش تازە دەست پێ دەکات. بۆ ئێمە شۆڕش هەرگیز کۆتایی پێنایەت و تا ئەو کاتێک کە کرێکاران و ژنان و نەتەوەستەم لێکراوەکان لە بەرامبەر سەرمایەداری، پیاوسالاری و ناوەندگەراییدا چارەنووسی خۆیان بەدەستەوە نەگرن، شۆڕش هەروە بەردەوامە. شۆڕشگێڕان و ناڕازیانی خەباتکار لەوانە ئەندامانی بنەماڵەی دادخوازان کە لە بەرامبەر گوشار و پەلامارەکانی بەرپرسانی جەنایەتکاری کۆماری ئیسلامی و بەکرێگیراوانیدا قارەمانانە خۆڕاگریان کردووە، لە ڕێگەی بەردەوامبوونی خەباتەوە ئاستی چاوەڕوانیەکانی بزوتنەوەی شۆڕشگێڕانەی ژینای بەرز کردوێتەوە و ڕوێشێن و تاکتیکە سەرکوتگەریەکانی ڕژیمیان پوچەڵ کردوێتەوە. خەڵکی کوردستان لە ڕۆژی شەمە 25 خەرماناندا بە مانگرتنی گشتی و کۆبوونەوە لەسەر گوڵکۆی گیانبەخت کردوان وێنەیەکی درەوشاوە لە بەردەوامبوونی ئەم شۆڕشە بە هەموو لایەک نیشان دەدەن.